بەڵام هێشتا ڕێژەی سەوزایی لە کوردستان بە وتەی چالاکانانی بواری ژنکە لە پێویستدا نییە. لە شارۆچکەی دەربەنی خانی 16 مانگ لەمەوە بەرنەمامکەی دەربەنی خان 20,000 نەمامی بەسەر فەرمانگە حکومەکان و خوێندنگە و قوتابخانە و ڕێکخراوە ژینگەیەکاندا دابەش کرد. بەڵام لەو ڕێژەیە بەپێی راپۆرتێکی بە دوواداچوونی هۆبەی دارستان و پاوەند بەشی زۆری ئەو درەختانە وشک بوون و بەشێکیشیان نەڕوێنراون و بەهەدەر دراون. ئەمەش جگەل لەوەی لە دەستدانی سەرمایەکی ژینگەییە بەهەدەردانی ئەو ڕێژە زۆرەی درەختە لە شارۆچکەی دەربەنی خاندا کە بەرپرسیارەتی یەکەمیش لە ئەستۆی بەڕێوەبەر و لێپرساوانی ئەو فەرمانگانەیە کە نەمامەکانیان وەرگرتووە و دواتر نەیان ڕواندووە یاخود نەیانتوانیوە سەوزی بکەن. ئێمە گەینە و دەرەنجامەی کە لە یەک لە سەرسی ئەو نەمامانەی کە لەلایەن ئێمەوە دابش کراوە بەسەر هاوڵاتیان و بەسەر ناوەندەکان و بەسەر ڕێکخراوە حیزبی و حکوومیەکانە ئەتوانم بڵێم بەهەدەر دراوە و لە ناوچووە و یاخود وشک بووە هۆکارەکە شێگەڕێتەوە بۆەوەی ئەتوانم بڵێم کەم تەرخەمانەوە ناهوشیارانە مامەڵە لەگەڵ نەمامانەدا کراوە. بەپێی ئەو راپۆرتە بە دوواداچوونەی هۆبەی دارستان و پاوەندکەوێنەیەکی دەستکەناڵ لێنارتی کەوتووە زۆرترین جێگا کە نەمامی وەرگرتووە و نەیناشتووە و دواتر وشک بووە پەیمانگای تەکنیکی دەربەنی خانە کە بڕی 1000 نەمامی بەبێ بەرامبەر پێدراوە کە لەو ڕێژەیە 600 نەمامی نەناشتووە و 300 نەمامیشی وشک بووە. بەو پێیش پەیمانگای تەکنیکی دەربەنی خان لە کۆی 1000 نەمام یەک درەختی سەوز نەکردووە کە نرخی هەر درەختێک لەو درەختانە بەپێی وتەی بەرپرسانی نەمامگەی دەربەنی خان نزیکەی 10,000 دینار لەسەر حکومەت کەوتووە کە ئەمەش بەدیوێکدا بەهدەردانی سامانی گشتیە و بەدیوێکی تریشدا ڕێگریکردنە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە قەزای دەربەنی خاندا. نوێنەری کۆمەڵی کورسانێکی سەوزیش لە دەربەنی خان ڕەخنە لە بەهدەردانی ئەو ڕێژە زۆرەی نەمام دەگرێت و دەڵێ ئەوە پەیوەندی بە ناوشیاری بەشێک لە هاوڵاتیانەوە هەیە. دیارە وشکبوونی ئەو نەمامانە پەیوەندی بە وشار نەبوونی بەشێک لەو خەڵکو لایەنانەوە هەیە و ئێمە ژوەکو کۆمەڵەیەکی زانستی ژینگە پارێزی لە کوردستاندا وەکو ناوەندی گەرمیان هەوڵمانداوە بۆ بەرزکردنەوەی ئاستی وشاری و خەڵکانە و سەبارەت بە پێگەێنانی لیژنەی بە دوواداچوونیش دیارە ئێمەش ئەنداممان لەو لیژنا هەبووە و بە دوواداچوونی بۆ کراوە لایەن سەرۆکی لیژنەکەەوە راپۆرتێک بەرز کراوەتەوە بۆ قایمەتی ئەو قەزایە و لەو راپۆرتە داوا کراوە خەڵکانی کە بوون بە هۆکار بۆ وشکبوونی ئەو نەمامانە سزا بدرێن و لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێەوە. بەپێی ئامارەکانی نەمامگەی دەربەنی خان لە ساڵی 2011دا نزیکەی 20,000 نەمام بە فەرمانگە حکومەکان و دانیشتوانی دەربەنی خان بەخشراوە بۆ چارەسەرکردنی گرفتی نەبوونی سەوزایی لە دەربەنی خاندا. بەڵام لەو ڕێژەیە بەپێی ڕووپێوەکەی هۆبەی دارستان و پاوەندێک لە سەرسەی ئەو ڕێژەیە بەهەدەر دراوە و ئەمەش وای کردووە شارۆچکەی دەربەنی خان بەهۆی کەمی ڕێژەی سەوزایی و تەپوتۆزی چەندین کارگەی بیناسازی ناو شارۆچکەکە و ڕۆشتنی بە هەزاران تەنکەری سوودەمەنی بەنێو قەزاکەدا و نەبوونی درەختی پێویست لەم شارۆچکەیەدا مەترسی پیسبوونی ژینگەی لێ بکرێت. ئەمە لە کاتێکدا نەمامگەیەکی بەرهەمێنانی نەمامی تێدایە کە ساڵی پار زیاتر لە 156,000 نەمامی بۆ هەرێمی کوردستان بەرهەم هێناوە. بابانە نورێن ئارتی دەربەنی خان. ناوبڕێکی کورت و ئاگەڕێنەوە وڵاتان بینەرمان بن.